دەڵێ کورد مردی پەرستی زیندی کوژ ئەم پەندە تاسان ڕاستە بەڕای تۆ ئەو پەندە هەم پەندە پێشینانەکان بەڕاستی هەمووی لە جێ خۆی گوترایە دیارە شتیوا بووە و دەبی و بەردەوامیشە لە ناو کوردی کورد ئەوەندەی خەمی مردیەکانی ئەوەندەی مەسرەف لە مردی دەکاتن هەندە خەمی زیندیەکانی نییە بەڕاستی زۆرمان دیتێ کابرا لە برسان مردیە نانەچینە بۆ بیخواتن لە تازیەکەی بۆ نمونە بەرانێک سەر بڕدرایە یان نۆل حاصل شتێک سەر بڕدرایە کابرا لە برسان مردیە ئەو مەسرەفە ئێستا لی دەکەن لە پێشەوەی داواتانێ زۆر جا لەناو زۆر قەوما هەیە بۆ نمونە لە تازیان پارەکە سەرف دەکرێت پارە خڕ دەکرێتەوە شتێکی زۆر جوانە کابراگە دەست کورتە پارەی لێ سەرف دەکەی شتێکی چاکە بەزلو ئەو پارە پێشوەختە سەرف نەکەی پێشەوەی کابرا بمری هەندە خزمەتیکە با ئیسیفادەی لێ بکاتن ئەو پارەی خڕ دەکەی و با بە نەخۆشیەکەی سەرف بیتن وەشکم پێ چاوت و ئەسڵەن با نەمری لۆ بمریتن کە مرد ئەو کابرا ڕاست چاردەورەکەی ئیسیفادەی هەیە لەو پارێکەوە بۆ نەخڕ دەکرێت و لە ناو زۆر قەوم و عاشرەتان کە شتێکی زۆر جوانە و خەمخۆریە بەڕاستی ئەو نەوعائیشە بەس پێشوەختە پارەکە سەرف بکرێ پاشترە و یان لە ماڵ یەکت هەیە بە تەمەنە وەلحاصل حەز ناکەی بیبێ جێیەکی یان وەلحاصل لۆ هەتا مایە هەتا ئەوەیە خزمەتی نەکەی کە مرد تازە پەشیمانی دادی دەداتن نە پەشیمانی دادی دەدا نە هیچ شتێک دادی دەداتن کە مرد چی بە کەڵکی دێ بەڕای تۆ تازە بەس دوعای خێری لە بۆ بکەی عەمەلی خۆی بە کەلکی دێ ئەوی کە هیچ بچکوێتی لەمەوە لۆی ناڕواتن ئەوە هیچ باسی ئەولادی ناکەم لۆ داکوبابی کە عەمەلە چاکەکانیشی هەر لە بۆی دەڕواتن یان ئەو سێ شتێکەوە دانرایە والحاصل ولد صالح يدعو له کەوا دوعای لۆ بکاتن یاخود مزگەفتێکی کردبی مەکتەبەکی کردبی نەخۆشخانەی کردبی تر ئەو شتانە ئەوانەش هەر لە بۆی دەڕواتن بەس لە خەڵکیەوە ئەوەی کەوا بەکەلک مردیەکەی بێتن تەنها دوعایە یعنی هەتا سبەینە توشتیکەی لەوە بکە یەک زەڕە لە بۆی ناڕوا دوعایەکە لە بۆی دەڕوا و بەس لەناو ئێمە بەڕای تۆ تا ئێستاش ئەم دیاردەیە هەیە کە ئێمە لە زیندیەکان نیە و دوای مردن بەهانایەوە دەچێت ئەو نمونانەی کە باست کرد هەمووی لە واقعی ئێستاکە بە دڵنیاییەوە چەندین زانا و بیرمەند و وازەح هەیە ئێستا کە لەو ناتوانم حەز ناکەم ناوەکانیان بینم ئەگەنا هەیە نەخۆش دەکەویتن ئەسڵەن کەس سەریشی لێ ناداتن ئەسڵەن کەس لێشی ناپرستەوە لە کاتێکدا خزمەتەش یەکزار زۆری کردیە بمرێ ئیتر هەمووی بەسەردا هەڵڵێت و بەسەریدا دەمێت بەخوای پیاوی چاک بوو زانایەکی گەورە بوو بەڵام تازە چی ئەتو دەچی لە هونەرمەندەکەی دەپێچیەوە خزمەتی دەکەی و وەزیر دەستەکنی و سەردانی دەکاتن بەس ئامادە نییە وەزیر بستەکنی یەکێکی کەوا مستەحەقەکە بەڕاستی زانا بۆ کە بەڕاستی خزمەتی کردیە ئێستاش کەسی وا هەنە کە ئێستا بمرن لەوانەیە هەموومان ببین دەنووسەر لەسەریان ئێستا کە نەخۆشن مانە بە دڵنیاییەوە هەنە بە دڵنیاییەوە زۆریشانە باش بەڕای تۆ چی بکەین بۆ ئەم پەندە پێچەوانەکەینەوە لەسەر دنیا ئێمە ڕێز لە یەکتر بکرێت چی پێویستە بکرێت کاکە چی بکەین عکسی ئەو ئیشەی بکەین کە ئێستا دەیکەین خزمەت بەڕاستی بەوانە بکەین ئێستا زۆر وڵات هەیە زانا و بیرمەند و هەر یەکەوە شتێکی تێدا بیتن ڕادێکێش دەکنە خۆی یعنی زۆر وڵات هەیە هەتا لە وڵاتە عەرەبیەکان هەیە لە ئەوروپیەکان هەیە بزانی یەک بەهرەی تێدا ڕادێکێشدەکنە خۆی و خزمەتی دەکا و ئیتر پەرە بە توانایەکەی دەداتن لێرکوانە کابرا دەوێت تیارەی دروستکاتن هەر ئیهمال دەکرێتن کاکە سیارەی دروست دەکات کاکە ڕەقەمی نادرێتێ کاکە وەلحاصل هەر شتێکی دەکاتن کورە کارگەچی دادنێ ڕێپێدانی ناکەن لۆدان وەلحاصل ئەوەی ڕێپێدانی نادەنێ ئیتر ئێمە جگە لەوەی کە بۆ نمونە و قسانەی جەنابەت ئەوانە دەگەێنێت جگە لەوەی کە ئێمە بەدەست یەکتر بکوژین جاری وایە بە فکر و بە یارمەتیدان ئەوەی بەرامبەرمان دەکوژین بە دڵنیاییەوە